سليمان بشارات ریوبر سنتر یبوس و شرازای کاروبارین فلسطین و اسرائیل کو پاوی که راستا خود جراملا فلسطین گلمده و برای سلیمان گلک سپاس کوین گلمدانه پیش بینی چنه او وکولین انت نکرن او ریکن چاره سری انت نبحث کرن هیویک هیا چاره سری هبت شرپ راوستت آگر بستک هبت طیبت جی اگر چنه با تحياتي لكم سڵاو لە جەنابت و لە بینەرانی کوردستان 24ش سەرەتا باباسی داهاتووی کەرتی غەزە بکەین تاوەکو ئێستا شەڕەکە ڕوون نییە تاوەکو ئێستا ڕوون نییە داهاتووی غەزە چۆن دەبێت لە کاتێکدا هەوڵێکی زۆری دیپلۆماسی و سیاسی بە درێژایی چەند مانگێک کە دەدرێن بۆ ئەوەی کە ئاگربەست بێنەکایەوە بەڵام تاوەکو ئێستا ئاگربەست ناتۆتەکایەوە و ڕوانگە و ئاسۆی ئاگربەست دیار نییە یعنی نازانین کە ئەو ئاگربەستە دێتەکەی خودنا شەڕەکەی وێرانکەرە ئێمە تاوەکو ئێستا لە بەردەم کۆمەڵێک پێشاتی مەترسی دارداین کۆمەڵێک ئاستەنگ هەن بۆ ئەوەی کە ئاگربەست بێتەکایەوە چەند بربەستێک هەن ئەم بابەتەیش کە باسم کرد پێوەستە بە دوو شتەوە شتی یەکەمیان ئەوەیە کە ئیسرائیل سوورە لە وێرانکردن و لەناوبردنی حەماس لە غەزە هەروەها لایانی دووەمیش پێویستە بە ئیرادەی سیاسی نێودەوڵەتیەوە بەتایبەتی ئەمریکا تاوەکو ئێستا ئەمریکا ڕوون نییە دەیەوێت ئاگربەست لە غەزە بێتەکایەوە یاخود نە ئەمریکا تاوەکو ئێستاش پشتیوانێکی توندی ئیسرائیل دەکات لە شەڕی غەزەدا هەر لەبەر ئەوە ئەم شەڕە بووەتە شەڕێکی نێودەوڵەتی پێم وایە کە بەرپرسیارەتی بەردەوامیدان بە شەڕی غەزە دەکەوێتە ئەستۆی ئەمریکا چونکە ئەمریکا فشاری سیاسی نەکردووە پێم وایە ئەوەی کە باسی ئاگربەست دەکرێت تاوەکو ئێستا هیچ دیارنی ئاگربەست دەکەوێت یاخود نە ئیسرائیل پشتی کردوتە هەموو داواکاریە نێودەوڵەتیەکان و سوورە لەسەر جێبەجێکردنی دیدگای خۆی سوورە لەسەر وێرانکردنی غەزە سوورە لەسەر ئەوەی کە ئەو ئامانجانەی کە پێی دەڵێت دەبێ بەدی بێت قوربانی یەکەم و سەرەکیش لەمەدا بێگومان کەسانی سڤیلن منداڵانن ژنانن پیاوانی پیرن کەرتی تەندروستیە چونکە کەرتی تەندروستی غەزە بە تەواوی وێران کراوە لەلایەن ئیسرائیلەوە کەرتی غەزە زۆرینەی خزمەتگوزاریەکانی دەستداوە باشە شارک و دوولانە ئیسرائیل جیا بەردەوامە حەماس جیا بەردەوامە نێڤبەرێدا خەلکی سڤیل بنە قوربانی وەکەتە ژێماژە پێکری ژنن زاروکن خەلکێ پیرە صدا شست یا قربانیان جی زاروک و جنن کاریگریا سنترین وکا و هنرمندا و حتی روشنبیرا جی ده چه بد افصاله دا کو بشین یعنی کاری که بکن هر دو لاینا جاره امریکا و لانش در و امپراستینین خلق غزه بخو چین کاریگریا که درز بکن هر دو آلیاب طیبتی جی اگر لیک نزیک بینک جی نبا تشتکی وصا بکن جاره هر دو آلی شریف راستینه بەڵێ گومانی تێدا نییە کە دامەزراوەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەسەر ئاسی ناوخۆ و لەسەر ئاسی نێودەوڵەتیش دەتوانین بڵین کە ڕۆڵێکی باشیان هەبووە بۆ کۆتایهێنان بەم شەڕە هەوڵی زۆریان داوە لەلایەکی دیکەوە بەشێک لە میدیاکان بەداخەوە هەوڵ دەدەن ئازار و ئەشکەنجەی خەڵکی غەزە بشارنەوە لە جیهانی بشارنەوە هەندێک دەوڵەتی گەورە و زلهێز هەن ڕەنگە تاوەکو ئێستا بیانەوێت ئەم قەیرانە بەردەوام بێت چونکە بەرژەوەندی سیاسی خۆیانەی تێدایە ڕەنگە بەشێک لە دەوڵەتە گەورەکان نەیانەوێت ئەم شەڕە بەردەوام بوەستێت ئەنجومەنی ئاسایشیش پێشتر بڕیاری داوە کە ئەم شەڕە ڕابگیرێت بڕیارێکی داوە کە پێویستە دۆخی مرۆڤی غەزە لە بەرچاو بگیرێت دادگای تاوانی نێودەوڵەتی فرمانی دەستگیرکردنی بۆ سەرۆکوەزیان ناتانیاهۆ دەرکردووە بەڵام تاوەکو ئێستا ئەمانە هیچیان جێبەجێ نەکراون هیچیان نەخراونەتە بەرنامەی کارەوە تەنها مەرەکەبی سەر کاغەز بوون بۆچی وایە چونکە ئیرادەیەکی سیاسی نییە بۆ ڕاگررتی ئەم شەڕە دۆخەکە بە جۆرێک کەکە زۆر مەترسیدارە کیڤە هەبێت بەڕێ سولەیمان مەبەستاتە نافخۆ یانژی دەرڤە ئەگەر دەرڤە بێت بۆچی پێتوی دەرڤە هەیە vê قەزی بەڵێ بەڕای من ئەمە حەقیقەتە ئەگەر ئیرادەیەکی سیاسی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا نەبێت شەڕی غەزە ناتوانێت بوەستێنرێت چونکە ئەمریکا زۆرترین باندۆر و کاریگەری هەیە لەسەر ئیسرائیل ئەمریکا دەتوانێت بە گوشارکردن ئیسرائیل لە شەڕ ڕابگرێت ئەمریکا ئەوەی کە باسم کرد تاوەکو ئێستاش پێی وایە کە
گرنگە شەڕ بەردەوام بێت ئیسرائیل پێی وایە کە ئەمریکا پێی وایە ئیسرائیل بەردەوام بێت لە سەرکوتکردنی غەزە دەبێتە هۆکاری لاوازبوونی بەرەی مقاومە ئەمریکا پێی وایە کە ئیسرائیل بەردەوام بێت لە شەڕ ئامانجەکانی خۆی بەدی دەهێنێت هەر لەبەر ئەم هۆکارانە وای کردووە کە ئەمریکا تا ئێستا گوشارێکی جددی نەکات لەسەر ئیسرائیل بۆ ئەوەی ئەو شەڕی لەسەر غەزە بوەستێنێت تەنانەت ئەمریکا لەسەر ئاستی نێودەوڵەتیش پشتیوانی ئیسرائیل دەکات ئەمریکا نایەوێت دەستوەردانی جددی بکات ئەمریکا نایەوێت ئیسرائیل لە شەڕ بوەستێت ئەمەش لە پێناو ئامانجە سیاسیەکانی خۆیدا ئامانجی سیاسی ئیسرائیل و ئەمریکا بە جۆرە لە جۆرەکان پەیوەستن بەیەکەوە لەم بەینەشدا چی وێران بووە مافی مرۆڤ لەم بەینەشدا چی وێران بووە بنەماکانی ژیان یاسانی و دەوڵەتیەکان پێشێل کراون مافی مرۆڤ پێشێل کراون بەڕێز سلێمان ئەگەر ئەس بەسەر ڕۆژهەڵاتە نەڤەڕاست بم و وڵاتێن عەرەبی وەچی هیڤیەکش وڵاتێن عەرەبی هەیە تایبەتیژی پشتی گوهارینên کولسوریەکی بین هیڤیەک هەیە ڕێکێک vêcarîya çareseriyê ji وڵاتên عەرەبی ji dayk bibe بەڵێ ئاسایشی فەڵەستین هەمیشە پەیوەستە بە وڵاتانی عەرەبیەوە بەڵام ئەوەیشی کە من پێم وایە تاوکە ئێستا هەڵوێستێکی سیاسی عەرەبین جددی نەبووە ئەوەی هەیان بۆ تەنها قسە بووە وڵاتانی عەرەبی هەڵوێستێکی جددیان نەبووە ئێستا وڵاتانی عەرەبی لە بەردەم هەڵوێستێکی بێزارکردان ناتوانن هەڵوێستێکی ڕوونیان هەبێت لەسەر ئەرزی واقع و جێبەجێ بکرێت ئێمە ئەوەمان وتووە کە بەبێ چارەسەرکردنی هەندێک کێشە ناتوانرێت دۆخی فەڵەستین چارەسەر بکرێت یەکەم دۆسیە ئەوەیە کە پێویستە بڕیاری ئەنجومەنی ئاسایش جێبەجێ بکرێت بۆ ڕاگیرانی شەڕ لە غەزە ئەمانە هەڵوێستی دادگای تاوانی نێودەوڵەتی هەیە کە فرمانی دەستگیرکردنی ناتانیاهۆی دەرکردووە تەنانەت خاڵێکی دیگەش کە دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە پێویستە وڵاتانی عەرەبی هەڵوێستێکی یەکگرتوویان هەبێت بۆ ڕزگارکردنی دانیشتوانی غەزە بەڵام تاوەکو ئێستا ئەو هەڵوێستەیە هەیان بووە تەنها لە چوارچەوەی میدیا و نووسراودا ماوەتەوە تەنها لە چوارچەوەی کۆمەڵک چالاکی لاوازدا ماوەتەوە تاوەکو ئێستا نەتوبووەتە هۆکاری ئەوەی کە کوشارێک دروست بکرێت لەسەر ئیسرائیل بۆ ئەو شەڕ ڕابگرێت ئەمە ئەو هۆکارانە بوون کە باسم کرد پێویستە جیهان کوشار لە ئیسرائیل بکات پێویستە جیهان بە ڕۆڵی خۆی هەستێت بۆ ئەوەی کە سیاسەتی داگیرکاری ئیسرائیل بوەستێت ئێستا فەڵەستین بە تەواوی ملکەچی سیاسەتی داگیرکاری ئیسرائیل بووە تاوەکو ئێستا ئێمە هیچ جوڵەیەکی ئیسرائیلمان نەبینیوە بۆ ئەوەی کە داگیرکاریەکان هێواش بکاتەوە یاخۆ کوشتن ڕابگیرێت پێم وایە ئەوەی کە لە سووریا ڕوودەدات ڕەنگە جۆر لە جۆرەکان هیوا بێت بۆ فەڵەستینیەکان بە جۆرێک هیوا بێت کە ترس بخاتە دڵی وڵاتە عەرەبیەکانەوە بۆی گەل هەمیشە بڕیاری کۆتایی دەدات شەقام بڕیار دەدات کۆمەڵگەی مەدەنی بڕیار دەدات ئەمەش ڕەنگە لە جۆرە جۆرەکان کاریگەری لەسەر شەقامی وڵاتانی عەرەبی شەبێت بەڕێز سولەیمان بەشارەت ڕێڤەبەرێ سەنتەرێ یەبوس دی شارەزای کاروبارên فەڵەستین و ئیسرائیلێژی ji Ramallah payekê rasta xwên gelmeda bûn gelek spas bûye